خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. هەموو ساڵێک و لە ڕۆژی سێی مانگی پێنجدا ئازادی ڕاگەیان و ئازادی ڕادەربڕین بەرز ڕادەگیرێن. بەڵام ڕاستیەک هەیە ناکرێت لە بیرمان بچێت کە ڕۆژنامەوانان لە زۆر ناوچەی ئەم جیهانەماندا هەروە دێ و زیاتر و زیاتر ڕوبەڕووی کێشە و گرفت و ئاڵۆزی دەبنەوە. ئەوە ڕۆژنامەوانانن کە بەڕاستی لە ڕیزی پێشەوەی بەرپرسیارکردنی حکوومەتەکان و ڕوونی و ئاشکرایی دێنە ئاراوە. مافەکانی خەڵک چی بەسەردێت؟ ئەو پارەی دەیدن بە باج چۆن خەرج دەکرێت؟ بەبێ ڕۆژنامەوانان حکوومەتەکان دەتوانن ئەو جۆرە سیاسەتە بسەپێنن کە مافەکان کۆتوبەند بکات، گەندەڵیش پەرەدەسەنێت. وڵاتی ئەثیوبیا میوانداری کۆنفرانسی ساڵانەی تایبەت بە ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕینی کرد. هەموو ساڵێک یۆنسکۆ ئەم کۆنفرانسە ڕێک دەخات. کۆنفرانسی ئەم ساڵ بۆ ئەثیوبیا جیاواز بوو. تەنها یەک ساڵ لەمەوبەر ئەتیۆپیا بە وڵاتی یەکەم دادەنرا لە ئەفریقا کە بۆتە زیندانێک بۆ ڕۆژنامەوانان و بە یەکێکیش لە ژینگە هەرە خراپ و سەرکوتکارەکانی جیهان دادەنرا بۆ دروستبوونی میدیایەکی سربەخۆ. بەڵام وەک هەمووتان ئاگادارن بەپێی راپۆرتی ئەم دوایی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان یەک ساڵە کە بۆ یەکەمین جارە لە ماوەی زیاتر 12 ساڵدا هیچ ڕۆژنامەوانێک لە ئەتیۆپیا دەستگیر نەکراوە. بەڵام لە هەندێک وڵات و ناوچەی تری جیهاندا بە مەبەست کار لەسەر بەرتەسکردنەوەی ڕوبەری ئازادیەکانی تاکە کەس دەکرێت بە ئازادیەکانی ڕادەربڕین و ڕاگەیاندنیشەوە نە هەرەوەندا بەڵکو دەشخوازرێت ڕەوایی یاساییشی پێ بدرێت. بە یاساییکردنی دکتاتۆری لە دەستوردا کاریگەری بەدی دەبێت بەسەر سیستمی سیاسیەوە بە تایبەتیش کاتێک هەموو دەرگەکان بەسەر ئازادی ڕادەربڕیندا دادەخرێن و یەک کەس و یەک دەنگ بڕیار سەر هەموو دۆسیەکان دەدات. جا بەڕاستی هەر ئەمە دەبێت هۆکاری تۆندڕەوی و دەڕەمان و بێهیوایی زیاتر. بە ئامانجکردنی ڕۆژنامەوانان بۆتە دیاردە و لێرە لە واشنگتن بەڵگەکانی پێشێلکردنەکان و وێنەی ڕۆژنامەوانان جا لە هەر شوێنێکی دنیادا بێ لە مۆزەخانەی هەواڵ دەپارێزرێن. لەم ساڵانەدا زیادبوونێکی بەرچاوی بە ئامانجکردنی ڕۆژنامەوانانمان بینیوە و ئەوانش کە کوژراون بەڕاستی نازانین هۆکارەکە چییە، بەڵام زۆر پێدەچێت بەهۆی وتنی ڕاستیەکانەوە بێت لە سەرانسەری جیهاندا و وەک دەزانیت ڕێگە زۆرن بۆ وتنی ڕاستیەکان لە ئێستادا وەک بەکارهێنانی تەلەفۆن. بێگومان پێشێلکاریەکان شێوازیان زۆرن وەک کێرشی کۆمپیوتەری، دەستگیرکردن، ڕفاندن و تاکتیکەکانی ترسانی میدیاکاران لە هەندێک باریشدا دەگاتە ئاستی کوشتنی ڕۆژنامەوان یانیش ڕێگەگرتن لە کاری ڕۆژنامەوانی بە هەر بیانوێک بێ. ئەم یاساناساز ژاپۆنیە لە تۆکیۆ ڕێگەنەدانیش بەکاری ڕۆژنامەوانی بە پێشێلکاریەکی تردا دەنێت. ئەمە دۆسەیەکی بنەڕەتیە و گومان دەخاتە سەر ئازادی ڕادەربڕین و ڕاگەاندن و مافی زانیاریش. بێگومان ئەم دۆسیە هەرتەنها بواری ڕۆژنامەوانی ناگرێتەوە بەڵکو و ڕێکخراوە ناحکوومەتەکانیش دەگرێتەوە. خەڵک هەن لە بواری تەندروستیدا کار دەکەن، خەڵک هەند دەیانەوێت بچن بۆ وڵاتانی تر. بێگومان کاریگەری دەبێت بەسەر هەموو ئەمانەشەوە. ئەگەر ڕێگەل لە چوونی یەکێک گیرا بۆ هەر وڵاتێک ئەوە یانی ڕێگە بەو کەسە نەدراوە بچێت بۆ هیچ وڵاتی تر و بەڕاستیش ئەمە جێی نیگەرانێکی زۆرە. بەپێی راپۆرتێکی نوێی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور ئازادی ڕاگەیاندن پاشەکشەی کردووە بەهۆی ئەو دژایەتیانەی بەرامبەر ڕۆژنامەوانان دەکرێن و هەروەهاش بازنەی ترس و تۆقاننەی چواردەوری کاری ڕۆژنامەوانی گرتووە. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنمەیە میوانداری جەنگیز چاندار ڕۆژنامەوان و ڕووناکبیری تورک دەکا کە ئێستا لە دەرەوەی تورکیا دەژی. جەنگیز یەکێکە لە نووسەرە ناودارەکانی تورکیا و بەهۆی سیاسەتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیاوە بە ناچاری وڵاتەکە جێدەهێڵێت. هەروەهاش لە ڕێی سکایپەوە ئاندرۆ ئەپۆستۆلۆ لێکۆڵەر و شیکەرەوەی سیاسی لەگەڵ چاوی واشنگتنە. ئەندرۆ پسپۆری کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڕێز چاندار هەروەها ئەندرۆ سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا. بەڕێز چاندار لە لای تۆ دەست پێ دەکەم. ئەلبەتە ئاماژەکان زۆرن بەوەی کە هەروە دێ و پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەوانان لە زیادبوونێکی بەردەوامدان. بۆچی؟ The world is going through a
جیهان لە ئێستادا و بە تایبەتیش زۆر وڵات بە سەر وەختێکی ناخۆش و بەدبەختیدا تێدەپەڕن بەهۆی دەرکەوتنی ئەوپەری ڕاست و پۆپیلیست و مەیلی نەتەوەپەرستیەوە کە هەر هەمویان بەبێ جیاوازی بەرامبەر ئازادیەکان و بەرامبەر بە کۆچبەری بەرامبەر بە خەڵکی تری نەتەوە و ئاینە جیاوازەکان حساسیەتیان هەیە و هەمیشە وەها خۆیان نیشان دەدەن کە ڕاهەندی جیهانیەکانی ئەمڕۆ هەن مایەی هەڕەشە و مەترسین لێرەدا ڕۆژنامەوانان کە قسەی ڕاست دەکەن و ڕاستیەکان بەڕای گشتی دەڵێن ڕۆژنامەوانان ڕەخنەیان هەیە و قسەیان لەسەر ئەوەیە کە پێویستە چی بکرێت و بەرەنگاربوونەوەی ڕۆژنامەوانان بۆ ئەو جۆرە هەستەی لە جیهانی ئەمڕۆماندا دروست بووە و وەهایان کردووە ببنە ئامانجی تند و تیژەکان و پێشێلکاریەکان بە مەبەستی ئەوەی بێدەنگ بکرێن و ڕاستی نەڵێن پێم وایە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرێکیەکانی ئەوەی ڕۆژنامەوانان هەروادێ و زیاتر و زیاتر دەبنە قوربانی تند و تیژەکان بە تایبەتیش لەم ساڵانی ڕابردوو وەک لە پرسیارەکەتدا ئاماژەت پێ کرد. لەگەڵ هەموو ئەمانەی کە باسی کرد وڵاتەکان بەڕای تۆ سوود لەم دەرفەتە وەردەگرن تا دژی ڕۆژنامەوانان بەکاری بێنن ینی مەبەستەکەمەوەیە ئەمە دەبێتە شتێکی بە بەرنامە بۆ هەر هیچ نەبێ بەشێ لە وڵاتانی جیهان. Well, we are living in a global system in this world, so دەزانی ئێمە ئێستا لەم جیهانەدا لە ناو سیستمێکی جیهانیدا دەژین. جا دەتوانم بڵێم هەموو شتێک درمیە وەک ڤایرۆسە کاتێک بڵاو دەبێتەوە ناتوانیت کۆنتترۆلی بکەیت و کاریگەریشی دەبێت بەسەر تەواوی ژینگە و بمانەوێت و نەمانەوێت کاریگەریە ژەهراوەکەی لە ڕوبەری گەورەتری جوگرافیدا دەبینین. بەدکارانیش دەبینین کە چۆن هەوڵی بەکارهێنانی بە بەرنامەی ئەو دیاردەیە دەکەن بەڵام لە بیریشمان نەچێت دیاردەی باشیشمان هەن لە جیهاندا وەک ئەوەی لە ئەتیوپیا بینیمان. ئەو وڵاتە ناوبانجێکی خراپی هەبوو لە پەیوەندی بە ڕۆژنامەوانانەوە و زۆریان لە زینداندا بوون وەلێ ئێستا ڕەوشەکە تەواو پێچەوانەیە وەک سەرۆک وەزیرانی ئەتیوپیا ڕایگەیاند کە ئێستا تەنانەت یەک ڕۆژنامەوان لە گرتوخانەکانی وڵاتەکەیدا نییە. جا ئەگەر ئەمە لە ئەفریقا ببێت ئەوایانی دەشێت ئەو ئەزمونە بگوێزرێتەوە بۆ وڵاتانی تریش. با ئەوەش بڵێم تورکیا کە وڵاتی خۆمە تورکیا سەروەختێکی هەبوو ببووە مۆدێلێک یان نمونەیەک بۆ ناوچەیەکی زۆر گەوری چواردەوری داوە وەک جیهانی عەرەب بۆ وڵاتەکانی هاوپەیمانی یەکێتی سۆڤێتی پێشوو بوون لە ڕۆژهەڵاتی ئەوروپا بۆ وڵاتانی قەوقاس. تورکیا لە ڕووی ئازادی ڕۆژنامەوانیەوە بە شێوەیەک بوو هەریەکێک لەو وڵاتانی ئاماژەم پێکردن دەیانویست بەو شێوەیەی تورکیا بن. بەڵام ئێستا تورکیا بۆتە گەورەترین زیندان لە جیهاندا بۆ ڕۆژنامەوانان. ئێستا تورکیا بە نمونەیەکی خراپ دەهێنرێتەوە بۆ ژەهراویکردنی بواری ڕۆژنامەوانی نەک هەر لە تورکیادا بەڵکو لە زۆر وڵاتی تری ناوچەکەدا. خاڵێکی تریش کە گرنگە باسی بکەم ئەوەیە ئەم شتانە هەمووی کاتین و هەرگیز نابنە هەمیشەیی. تورکیا کە ڕۆژێک لە ڕۆژان نمونە بوو بۆ ئازادی ڕۆژنامەوانی ئەوە تا ئێستا نمونەی بەدکاریە. لە بەرامبەریشدا ئەو وەرچەرخانی لە ڕەوشی ڕۆژنامەوانی ئەتیوپیادا دەبینین دەبێتە ڕاوەکردنێک بۆمان کە وڵاتیشمان هەن پێچەوانی تورکیایە. هەر بۆیە پێویستە هیوامان هەبێت کە ئەمە ڕەوشێکی کاتیە و پێویستیشە بە هیوایەکی زۆرەوە لە فراوانکردنی زیاتری ئازادی ڕاگەیاندن بڕوانی. widening the press freedoms. بە بچینە لای ئەندرۆ. ئەندرۆ هەروەکو جەنگیزی ئاماژەی پێکرد لە ئەتیوپیا لە ماوەی ساڵێکە هیچ ڕۆژنامەوانێک نەگیراوە و هیچ ڕۆژنامەوانێکیش لە زینداندا نییە. تۆ چەند گەشتبینی بەوەی کە ئەم ئەزمونە جارێکی کە لە وڵاتێکی تردا و هێدی لە وڵاتانی تریشدا دووبارە ببێتەوە؟ Well, thank you very much for inviting me on your program, and it's a pleasure to be on with someone as distinguished as Cengiz Candar. سەرەتا سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت لە بەرنمەکەتدا و زۆریش خۆشحاڵم لەگەڵ کەسێکی ناوداری وەک جەنگیز چانداردا پێکەوەی. پێم وایە جەنگیز زۆر بەباشی وەڵامی ئەم پرسیارەی دایەوە کاتێ باسی لەوە کرد کە ڕۆژنامەوانان دەبنە قوربانی ئەو جۆرە حساسیەتە قێزەونانە. دەزانی ئەو هەموو مەزەندە و خۆسەنگاندانەی لە ساڵانی نەوەتەکاندا هەمان بوون کە دیموکراسی دەردەکەوێت بازاری ئازاد سەرەکەوێت فرەیی سەرەکەوێت و جیهانیش دەبێتە جیهانێکی فرەی و بازاری ئازاد و دەبێتە دیموکراسی. بەڵام دەرکەوت لەوانەدا هەڵە بووین و لە ڕاستیشدا کاردانەوەکانمان لەو ڕێەوە بینی کە ڕۆژنامەوانان دەبنە قوربانی. پێم وایە ئەوەی لە ئافریقا و بە تایبەتیش لە ئەتیوپیا ڕوودەدات قۆناغێکی گواستنەوە و کرانەوەیە بەڕووی لیبرالیزمدا. بەشێکی زۆری ئەم دیاردەیە دەگەڕێتەوە بۆ
بۆ ئەوروپا و بەشێکیش دەگەڕێتەوە بۆ بەرەنجامی ئەو دەست هەبوونەی بەڕێوەبەرایەتیەکەی ئۆباما هەیبووە لە کاتێکدا هەوڵ بۆ ریفۆرمکردنیش بەردەوام بووە بەڵام کێشە لە وڵاتەکانی تردا وەک تورکیا کە جەنگیز ئاماژەی پێگرت هەنگاریا یان ئەمریکا و تا ئەندازەیەکیش بەریتانیا دەبینیت کاردانەوەکان بەرامبەر بیرکردنەوەی سەربەخۆ یان پرسیارکردنی ڕۆژنامەوانان هەروە دێ و تونتر دەبن یەکێکیش لە کێشە گەورەکانی هەمانە هەتەنها ئەوە نییە خەڵک لە زیندان بنرێت بەڵکو خۆسانسۆرکردنە ئەمە لە کاتێکدا ڕوودەدات کە خەڵک وەها حەز دەکەن نابێت ئەوەی دەیانەوێت بیڵێت یان لە کاتێکدا کە ڕۆژنامەوان ڕوبەڕووی هەڵمەتێکی ڕقوکینە دەبێتەوە هاوشێوەی ئەوەی لە کاتی ڕفراندۆمەکەی بەریتانیادا بینیمان هەڵمەتێکی بە بەرنامە ڕێکخرا دژیەشی لە ڕۆژنامەوانەکانی BBC لەو دەمەوە ئەمە بۆتە دیاردە و فراوانتریش بووە تۆقاندنی ڕۆژنامەوانانیش هەبووە بەڵام گرفتەکە لەوەدایە کاتێک لە وڵاتێکی پێشەنگی جیهاندا ڕوودەدات کە دەبواە نمونە بواە بۆ تەواوی جیهان ئیدی ڕۆژەکە وەهای لێدێت ڕۆژنامەوان پێویستی بە پاسەوانە بێ لە هەندێک شوێندا یان وەگوتم پێویست دەکات خۆی سانسۆر بکات و ئەم جۆرە سانسۆرکردنەش سەرکەوتنێکە بۆ سیستەمە سەرکوتکارەکان ئەفیبیا نمونەیەکی زۆر باشە و پێویستە خەڵک لە ڕۆژئاوا بڵێن باشە بۆچی ئازادی ڕاگەاندن لای ئێمە بەرەو خراپی دەڕوات بەڵام لە وڵاتێکی وەکو ئەفیبیادا پەرە دەسێنێت ئەندرۆ یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ئێمە زۆر جار یاری جۆمان لە حکوومەتەکانە بێ ئاماژە بەوە دەکەن دەڵێن ڕۆژنامەوانان خۆیان بەرپرسیارن لەم ڕووداوانەیە یا لەم پێشەلکاریانەی کە بەرامبەریان دەکرا هەندێک حکوومەت ینی وەکو دەگوترێت دڵیان باشترە دەڵێن بەشێکی لێپرساوێتیەکە لە ئەستۆی ڕۆژنامەوانانە بەڕای تۆ ڕۆژنامەوانان خۆیان بەرپرسیارن لەو پێشێلکاریانەی بەرامبەریان نەکرا؟ سوپاس ئەوە پرسیارێکی زۆر باشە سەی کە ڕۆژنامەوان خەڵک بەرپرسیار دەکات هەموو ئەوانی تریش دەتوانن ڕۆژنامەوانان بەرپرسیار بکەن گرنگجەکە لەوەدا چۆنی دەیکرێت سەیرەکە لەوەدای حکوومەتەکان هەموو میکانیزمەکانی فشارکردن بەکاردەهێنن کە ناڕەوا و نادیموکراسی و نایاسایین لەم وڵاتەدا ئەمریکا ترامپ توندوتیژی ناکات بەرامبەر ڕۆژنامەوانان بەڵام هانی دەدات و بە دوژمنی خەڵک ناودێریان دەکات بەڵام ئەندامی کۆماریمان هەیە کە نوێنەری مینەسۆتایە لە کۆنگرێس پەلاماری ڕۆژنامەوانێکی گاردیانی داوە و لە ڕووی یاسایە هیچی بەرامبەر نەکراوە جا ئەوەیە سیاسیەکان دەتوانن گازەندەی خۆیان بکەن هەموو کەسێک دەتوانێت گازەندە بکەن من نووسەرم و گازەندە لە نووسەرێکی تر دەکەم یان بە پێچەوانە و ئەمە شتێکی ڕەوایە ڕۆژنامەوان و نووسەران دەتوانن بە یەک بڵێن بەڵێ تۆ هەڵیت و دەشتوانین بە خەڵکی تریش بڵین هەڵی ئیدی ئەمە مەشتومڕە دیموکراتیەکانە بەڵام ئەوەی گرفتە ئەوەیە کاتێک دەوڵەت بە هەموو هێزێکیەوە و هێز و دەسەڵاتی ناو حکوومەتێک بە هەموو توانایەکیەوە بکەوێتە گیانمان خاڵێکی تریش گرنگە باسی بکەم کە تایبەتە بە تۆڕەکانی سۆشیال میدیا کاتێک سەیری تۆڕەکانی سۆشیال میدیا دەکەین و دەبینین چۆن ئەم تۆڕانە خراپ بەکارهێنراون بۆ نمونە هاوکاتی ڕفراندۆمەکەی بەریتانیا یان سەیری بەکارهێنانی ئەو تۆڕانە بکە لە کاتی هەڵبژاردنەکانی ئەمریکادا هەروەها با سەیری ئەو تۆڕانە بکەیت چۆن لە کاتی ڕووداوەکانی میانماردا هانی ژینۆسایدیان دەدا جا لە ڕاستیدا حکوومەتەکان زۆر بایەخیان پێنەدەدا چونکە لە خزمەتی ئامانج و مەبەستەکانی خۆیاندا بوون بەڵام بەرامبەر ڕۆژنامەوانان زۆر ڕقن چین کۆریای باکوور ئێران هێشتاش لە پێشەنگی ڕیزبەندی ئەو وڵاتانن کە ئازادیەکانی ڕاگەیاندن و ڕادەربڕین تیایاندا زۆر خراپە لە کۆنفرانسەکەی ئەم ساڵی ئەثیوبیادا ستایشی ئەو دوو ڕۆژنامەوانە کرا کە لە میانمار زیندانی کراون هەموو ئەوەی دەیانویست بیکەن راپۆرتنووسین بووە لەسەر ڕاستیەکان چونکە وەها بیریان لێ دەکردەوە کە باشترین شتێکە بۆ وڵات و بۆ جیهانیش ئەوان ڕۆژنامەوانی گەنج بوون سەرسام بوون بە گۆڕانکاریەکان لە میانمار لەگەڵ گەورەبوونیاندا دەیان خواست باشترین کار و ئەرکی خۆیان بەجێ بگەێنن بەڵام مەخابن دەستگیر کران و 7 ساڵ زیندانیکردنیان سەپاند بەسەریاندا لە مانگی چواری ڕابردوودا دادگایەک لە میانمار سزای 7 ساڵ زیندانیکردنی بەسەر ئەو دوو پەیامنێرەی ئاژانسی دەنگوباسی ڕۆیتەرزدادا و هەروەها بڕیارەکەی وەک خۆی هێشتەوە کە لە ساڵی 2017 هاوکاتی لێکۆڵینەوەکردنیان لەسەر کۆمەڵکوژی مسلمانەکانی ڕۆهینگیا دەستگیر کران. ئەم دۆسیە بە ئاشکرایی دروستکراو بوون لە هەموو ڕوویەکەوە ڕوونن یەکێک لە گەواهیدەرانی پۆلیس وتی تێبینی لەسەر دەستگیرکردنتان هەیە بەڵام تێبینیەکان سوتاون یەکێکی تریش لەسەر پارچە کاغزێک شتێکی نووسی بوو نەبادە بیری بچێتەوە یەکێکی تریش وتی
پێیان ڕاگەاندراوە پامنێرەکان توش بکەن هیچ گومانێک نییە پامنێرەکان لەسەر راپۆرت نووسین و لەسەرام کۆمەڵکوژیە دەستگیر کراون. وڵاتی مەکسیکیش بە یەکێک لە ژینگە ترسناکەکاندا دەنرێت بۆ کاری ڕۆژنامەوانی وەک میدیاکارانی ئەم وڵاتە باسی دەکەن هەندێک ناوچە هەنجەی مەترسیەکی گەورن بۆ کاری ڕۆژنامەوانی. ئێمە قەنەعەتمان بەوەیە لە مەکسیک یان لە زۆر ناوچەی وڵاتەکەدا کاری ڕۆژنامەوانی مەترسیەکی گەورەیە لەوانەیە هەندێک ناوچە وەک کولیەکان مەترسیەکە زۆر زیاتر بێت بۆ ئەمەش کوژانی هاوکارمان خافیەر ڤالدێز باشترین سەلماندنە هێرشکردنە سەر ڕۆژنامەوانان و هەروەهاش چالاکوانانی مافەکانی مرۆڤ وەک کارێکی ئاسایی ڕۆژانەی لە هاتووە. لە وڵاتی فلیپین هەڕەشە و گوڕەشە بەردەوامەکانی سەرۆکی وڵاتەکە دژی میدیا و میدیاکاران ژینگەیەکی مەترسیداری هێناوەتە ئاراوە لەو وڵاتەدا کە ڕۆژێک لە ڕۆژان تۆمارێکی پڕ لە سەروەری هەبوو بۆ ئازادی ڕاگەیاندن لە تەواوی کیشوەری ئاسیادا. ئەگەر سەیری چواردەمانگی ڕابردوو بکەیت دەبینیت حکوومەتی فیلیپین 11 دۆسەی لەسەر ئێمە تۆمار کردووە تەنها لە دوومانگی ڕابردوودا 8 جار متمانەی داراییم داوە و وەجارێکیش لە گرتوخانە هێلراومەتەوە ئەمە داماڵینێکی بەرچاوی ئازادیەکانمانە. لە تورکیاش لەگەڵ ئەو پێشێلکاریانەی بەرامبەر ڕۆژنامەوانان دەکرێن بەڵام هێشتا میدیاکاران سوورن لەسەر هەڵوێستەکانیان و هەروەها یاساناسانیش جەخت دەکەنەوە لەوەی تەنانەت لە بەردەمی یاسادا و لە هۆڵەکانی دادگاشدا جیاوازیان لەگەڵدا دەکرێت. ئێمە خەڵکێکی بڕوامان هەیە بە سەروەری یاسا و ئازادی ڕادەربڕین و پێکەوژیان. پێویستە ئەوەش بزانرێت کە هەڕەشە و سزادانمان نابنە مای گۆڕینی ئەو پرەنسیپانەی بڕوامان پیانە. هەوڵێک هەیە تا ئەوانەی دادگایی کرابوون بیان نێرنەوە بۆ زیندان هەروەها ئەوانش کە بە هەمان تاوان پێشتر گوناهبار کرابوون. بەڕێزچاندار هاوڕای لەگەڵ ئەو ڕۆژنامەوان و یاساناسەی تورکیادا. Absolutely. They are close friends. The earlier one. هەردووکیان هاوڕێی نزیکن. موسا کارت ئەوەی یەکەم جار قسەی کرد هونەرمەندێکی ناساوی کاریکاتیرە لە تورکیا. بەداخەوە ئێستا لە زینداندایە. ئەو لێدوانی پێشتۆزێک گوێمان لێبوو هیچ چەند ڕۆژێک پێشترێتی. ئێستا گەڕاندیانەوە بۆ زیندان. دەڵێم گەڕاندیانەوە بۆ زیندان چونکە پێشتیش هەر لە زینداندا بوو بەبێ هیچ تاوانێکی دیاریکراو. ساڵی پاش بڕیاری دادگایەک ئازاد کرا کەچی لەم دوایەدا دادگایەکی باڵاتر گوناهبارکردنی موسا و هاوکارەکانی پەسەند کردەوە و جارێکی تر نردیانەوە بۆ زیندان تا 2 ساڵی تر لەوێ بمێنێتەوە. دەزانی موسا وەک ڕۆژنامە نووس کار ناکات وەک ئەوەی ئێمەمانان دەیکەین بنووسین و قسە بکەین بەڵکو ئەو وێنەی کاریکاتێری دەکێشێت. چۆن ئەوەت بە خەیاڵدا دێت هونەرمەندێکی کاریکاتێر 4 یان 5 ساڵ لە زینداندا بەسەر بەرێت بەهۆی ئەوەی وێنەی کاریکاتێری دەکێشێت. ئەمە خۆی لە خۆیدا بەرزبوونەوەی ئاستی پێشێلکاریە بەرامبەر ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین و لە هەمان کاتیشدا سوکایەتیکردنە بە ڕۆژنامەوانی و هاوکاتیش ئەو ڕەوشەیە کە ڕۆژنامەوانان دەبنە سمبولێک بۆ نادادپەروەری وڵاتێک. جا لەم ڕوانگەیەوە ئەوەی موسا وتی و هەروەهاش لە چوارچەوە یاساییەکەدا وەک پارێزەرەکە وتی بە هەموو مانایەک و بەبێ هیچ گومانێک ڕاست و دروستە. ئەلبەت ئەمەشکارێکی پڕ لە شەرمەزاریە بۆ وڵاتێک کە هاوپەیمانی جیهانی ڕۆژئاوا و ئەمریکاشە بۆ وڵاتێک کە هێشتا کاندیدە بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا کە ئابەم شێوازە ئاماژەی پێ بکرێت. بەڵام ئەمە ڕاستیە و من بۆ خۆشم وەک تورکێک وەک ڕۆژنامەوانێک کە زیاتر لە 40 ساڵی تەمەنم لە کاری ڕۆژنامەوانیدا بەسەر بردووە ناخۆشە کە ئابەم شێوەیە قسە دەکەم. ئەندرۆ بەڕای تۆ ڕژێمەکانی ئەو وڵاتانە بە تایبەتی ئەوەی کە لە ڤیددیۆکە بینیمان بۆ نمونە مەکسیکۆیە فلیپینە تورکایە و شوێنەکانی تریژ میانمار ینی بۆ نمونە ئەمانە دەگەنە ئامانجی خۆیان بە سەرکوتکردن و پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەوانان دەتوانن ئەو ئامانجەی کە هەیەە لە بێدەنگکردنی ڕای گشتیە بەدی بهێنن؟ No, they can't actually, and that's a great question because نابێگومان ناتوانن و ئەمەش پرسیارێکی زۆر باشە و ئەوەش ئاشکرا کە ئێستا ئەم بەرنمەیە دەکەین ئینتەرنێتمان بەکاری هێناوە و توانیمانە پەیوەندیەکە لە ڕێی ئینتەرنێتەوە بکەین. زانیاریەکان دزە دەکەن و زۆر قورسە شتەکان بەنهێنی بهێڵیتەوە. پێم وایە یەکێ لەو کێشانەی ئەو جۆرە ڕژێمانە هەیەە ئەوەیە دەیانەوێت بەبێ ئەوەی لەسەریان بکەوێت سوود لە تەکنۆلۆژیا ببینن. نمونە کلاسیکیەکە وڵاتی چینە
ئەلبەت ئەوەش زۆر قورسە بتوانێت ئەو هاوسەنگیە دروست بکرێت لە کاتێکە دەتەوێت کۆنتترۆلی هەموو تەکنۆلۆژیەکان بکەیت و سوودیشی لێوەرگریت. ئەگەر دەرفەت هەبێت دەخوازن قسەیەکیش لەسەر هونەرمەندە تورکەکە بکەم کە جەنگیز چاندار قسەی لەسەر کرد. ڕاستیەک هەیە سەرکوتکارن هەست و تێگەیشتنیان نییە بۆ کۆمیدیا و ئەو خەڵکانەشیان خۆش ناوێت کە بەو هەستە و قسەیان لەگەڵ دەکەن. پێم وایە پێویستە ئەوەمان لەبیر بێت کە ڕۆژنامەوانی هەر تەنها وەک ئەوەی ئێمە نییە بنووسین و قسە بکەین و لە تەلەڤیزۆندا دەرکەین، بەڵکو کاریکاتێریشە سەبارەت بەو خەڵکەیە زانیاری کۆ دەکەنەوە. سەبارەت بە کارمەندانی ژوورەکانی هەواڵە، سەبارەت بۆ خەڵکەیە کە ڕۆژنامەکان دابەشەکەن، ئەوانەی کار لە ماڵپەڕەکاندا دەکەن. ئەمانەش دووچاری گەرمۆکێشە دەبنەوە کاتێک میدیا دەکەوێتە بەرهێرش. گرنگە ئەومان لەبیر بێت ئەو خەڵکە دەکەونە شەڕەوە، وەلێ ناکرێت ئێمەش هەر بێدەنگ دابنیشین. پێویستە کاردانەوەمان هەبێت و بەرەنگاری بکەین. جا لێرەدا هونەرمەندانی کاریکاتێر ڕۆڵێکی گەورە دەژێرن لەم بەرەنگاربوونەوەیەدا. لەبیرمە کاریکاتێریستێک لە ئێران دەستگیر کرا چونکە دەسەڵات لە وڵاتەدا بە هیچ شێوەیەک هەست و تێگەیشتنی نییە لە کۆمیدیا و هونەرمەندەکەش بە کۆمیدیا کاری لەسەر کردبوون. باشە ئەندرۆ بەڕای تۆ جیهانی ڕۆژاوا بە تایبەتی هەروەها ئەو ڕێکخراوانەی کە داکۆچی لە مافەکانی ڕۆژنامەوانان و ئەرکی پاراستنی ڕۆژنامەوانانیان لە ئەستۆ گرتووە دەتوانن چی بکەن؟ بۆ خۆت دەزانی زۆرێک لە وڵاتانەی کە پێشێلکاریەکی بەرچاوی مافەکانی ڕۆژنامەوانانی تیادایە هاوپەیمانی وڵاتانی ڕۆژاوان بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشەوە. سوپاس و ئەمەش پرسیارێکی تری زۆر باشە. لە پێش هەموو شتێکدا ڕۆژنامەوانان هاوسۆزی خۆیان بۆ یەکتر نیشان دەدەن و پێویستە زۆر زیاتریش بێت. یەکێ لە کێشەکان کەمبوونەوەی سندیکاکانی ڕۆژنامەوانیە. زۆر ڕۆژنامەوان کاری خۆی لەدەستداوە. ئەگەر سێ ئیشی ئەمریکا بکەین سەدان ڕۆژنامە داخراون بەهۆی ئینتەرنێتەوە و ژمارەی سندیکاکانیش کەمتر بوونەتەوە. هەر بۆیە پێویستمان بە ڕێکخراوی زیاتر و داکۆچیکردنی زیاتر و جموجۆڵ و چالاکی و خۆپیشاندانی زیاتر هەیە. ئەلبەت ئەوە شتێکی زۆر باشە ئەگەر حکوومەتەکانی ڕۆژئاوا قسەی زیاتریان هەبێت. بەڵام بەداخەوە پەیوەندی نێوان یەکێتی ئەوروپا و تورکیا پێمان دەڵێت ئەوروپا مافەکانی مرۆڤی لە تورکیا بەلاوە گرنگ نییە، بەڵکو بەرتیریش دەداتە حکوومەتی تورکیا تا ڕێگر بێت لە شەپۆلی کۆچبەری بەرەو کەنارەکانی یۆنان. ئەوروپا خیانەتی لە مافەکانی مرۆڤ کردووە لە تورکیادا و ئەمەش هەڵەیەکی گەورەیە. با سەیری ئەمریکاش بکەین. داناڵد ترامپ هانی توندوتیژی دەدات بەرامبەر ڕۆژنامەوانان و بەداخیشەوە بەڕێوەبەرایەتیەکەشی بە هەمان شێوەیە. من بۆ خۆم ڕەخنەم زۆر گر لە بەڕێوەبەرایەتیەکەی ئۆباما چونکە هەڵوێستەکانی زۆر کەم بوون لەسەر مافەکانی مرۆڤ. بەڵام ئۆباما زۆر باشتر بوو بە بەراورد لەگەڵ ئەم بەڕێوەبەرایەتی ئێستادا کە دۆسی مافی مرۆڤ تەنها وەک ئامێرێک دەبینێت بۆ لێدانی نێارەکانی. جا لێرەدا خەڵکمان لە کۆنگرێسی ئەمریکادا پێویستە تا پشتیوان بێت. بەڵام کێشەکە لێرە ئەوەیە بە پلەی یەکەم کار لەسەر قەیران ناوخۆیەکان دەکرێت. خاڵی دووهەمیش ئەوەیە بەداخەوە پاشەکشەکان لە فرێوی دیموکراسی و بازاری ئازاد و ئەو ئازادیانەی لە ساڵانی نەوەتەکاندا پێمان وابوو هەمان دێن ئەمڕۆشە بەهۆی ئەوە هاتە ئاراوە کە ئەو ئازادیانە خرانە پەراوێزەوە. جا بەڕاستی لێرەدا دەبێت دۆسەکانی ڕۆژنامەوانان بکرێنە دۆسێکی نێونەتەوەیی. کاتێک هونەرمەندێکی کاریکاتێر لە تووشیا دەستگیرەکرێت پێویستە کاریگەری لەسەر هەمومان هەبێت. ئاسانە بگوتێ کاریگەری نابێت، بەڵام ڕاستێکە ئەوەیە کاریگەری دەکاتە سرم چونکە توانای ئەوەی ئەو کەسە بە ئازادی قسە بکات. بۆ منیش هەمان ئەو توانایە کە دەمەوێت ئازادانە قسە بکەم. بەڕێزچاندار حەزەکە بۆ پرسیارە لە تۆش بکەم بە تایبەتی تۆ هەمووکو نووسەرێک وەک ڕۆژنامەوانێک وەکو ڕووناکبیرێکیش ینی دووچاری گەلێک گرفتاتی بەهۆی ئەو سیستمە سیاسی کە لە تورکیا هەیە و ناچار کرای کە وڵاتی خۆ بەجێبێڵی چی چاوەڕوان دەکەی لە وڵاتانی ڕۆژاوا بۆ ڕۆژنامەوانانی بکە لە تورکیا بار تورکیا وەربگرین یا لە وڵاتانی تری ئەو ناوچەیەدا کە بتوانن ئازادانە ڕای خۆیان دەربڕن، ئازادانە بنووسن، ئازادانە بتوانن ئەو راپۆرتانی کە هەیەە بیدەن بە ڕای گشتی. It's a very complicated issue in order to formulate the response to this, but بەڕاستی ئەمەیان زۆر ئاڵۆزە بتوانیت وەڵامی ئەم پرسیارە ڕێک بخەیت تا وەڵامێکی گونجاو بدەیتەوە. بەڵام بەر لەوەی بچمە سەر باسکردنی دەمەوێت شتێک بڵێم کە بە تەواوەتی هاوڕام لەگەڵ ئەندرۆ ئەپۆستۆلۆدا لەسەر ئەو وێناکردنی کردی سەبارەت بە وڵاتەکەم و چۆنیەتی وەڵامدانەوەی یەکێتی ئەوروپا بە تایبەتی و ئەو جاژ ئەمریکا کە وێناکردنەکەی ڕاخنە ئامێز بوو بۆیان. من زۆر هاوڕام لەگەڵیدا و
و هاوبەشیشم لەگەڵ چۆنیەتی ڕاوەکردنەکەیدا بۆ ئەو دۆسیەیە جا لە وەڵامی پرسیارەکەی تۆ و درێژەدانیش بەوەی ئەندرۆ وێنای کرد دەڵێم بۆ قوربانیانی ئازادیەکان لە تورکیادا بەهۆی وەرچەرخان بەرەو سیستمێکی سەرکوتکاریەوە ئەوەی چاوەڕوانی دەکەین وەک دیموکراس خوازەکان و لیبرالە دیموکراسەکان و ئەوانەی ئازادیان خۆش دەوێت لە ڕووناکبیران گەلی تورکیا ئەگەر بتوانم بە ناوی خۆم و ئەوانیشەوە قسە بکەم ئەوە دەڵێم ئێمە وەها فێرکراوین کە ئەم جیهانی ڕۆژئاوا لەسەر بنچینەی کۆمەڵێک بەها پێکێنراوە و هەمانزانیوە لە ڕۆژئاوا ئازادیەکان بەرز ڕادەگیرن جا ئێمەش دەمانەوێت هەمان ئەو پرینسیپانە لە وڵاتەکانی ئێمەشدا جێگیر بکرێن و وڵاتەکانی ئێمەش بگرێتەوە کە وەک خێزانێکی ئەم جیهانە یان وەک هاوبەشێک لێمان دەڕوانرێت جا لە ڕوانگەی بەرژەوەندی سیاسەتی دەرەوەیی یان لە سۆنگەی ئایندەی ژیۆپۆلەتیکەوە یانیش وەک جیهانی باڵا ئەگەر بێت و چاویشدا بخەی دەبینیت بەهاکانی ڕۆژئاوا لە وڵاتەکانی ئێمەدا لەو ناوچەی جیهاندا دەڕوخێندرێن جا چاوپۆشین لەوە هەر تەنها بە زیان بەسەر ئێمەی گەلانی ئەو ناوچەیەدا ناشکێتەوە وەک ئەوەی ئێستا یەکێتی ئەوروپا و ئەمریکا دەیکەن بەڵکو ئەوە بە زیانیش بەسەر خۆیاندا دەشکێتەوە چونکە کرۆکی هێزی ئازادیەکان لەدەست دەدەن ئەمە ڕەهەندی زۆری هەیە لە ڕووی لە دەستدانی مۆراڵە جیاوازەکانەوە بە تایبەتی کاتێک دەبێتە هاوپەیمان بۆ ئەو سیستمانەی ئازادیەکان پێشێل دەکەن وەک ئەوەی لە وڵاتەکانی ئێمەدا ڕوودەدەن بە تایبەتیش ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ئازادیەکانی ئەوانی خاوەنڕوانین و ڕووناکبیرانیش هەر ئەمەش وەها دەکات خواستە باشەکان بۆ ڕێنماییکردنی ئەم جیهانە لەدەست بدەیت. The guidance for good in this world. من دەگەڕمەوە وڵاتان پێویستە بڕێکباز لە تێرۆریزم و ڕۆژنامەوانی و ئەو پێشێلکاریانەی کە دەکرێن بکەین چکە خۆتان دەزانن ینی تێرۆریزم کاریگەریەکی زۆری هەیە. تێرۆریزم یەکێکە لە هۆکارەکانی تری پاشەکشەکردنی ئازادیەکانی ڕاگەیاندن و ڕادەربڕین لە ڕوانگەی ئەو ڕێبازە نوێیانەی لە پاش هەر هێرشێکی تێرۆرکاری دەگیرێنە بەر وەک ئەوەی ئێستا هەوڵی بۆ دەدرێت. بەرنامەکەمان ئەوەیە هەوڵ بدەین هاوڕایەک لەسەر ئەم دۆسیە بێنینە ئاراوە بەبێ هیچ گومانێک پرانسیپەکانی ئازادی و کراوەیی و پارێزراوی ئینتەرنێت درێژەیان دەبێت ئەم هەوڵە هیچ پەیوەندیەکی نییە بە ئازادی ڕادەربڕینەوە بەڵکو بۆ ڕێگرتنە لە توندوتیژەکانی توندڕەوی و تیرۆریزم لە ڕێی بەکارهێنانی ئینتەرنێتەوە پێم وانییە هیچ کەسێک ئەو مافە بدات بە تیرۆریستەکەی 15 سێک کە کوشتنی 50 کەس ڕاستەوخۆ بڵاو بکاتەوە ئەمە ئەو شتەیە کە سەنگمان خستۆتە سەر. ئەم هەوڵانە وەک چۆن ڕەهەندێکی جیهانیانەی هەن ئاوەهاش پێویستە هاوڕاییەکی گشتگیری لەسەر بێت ئاراوە لەو چۆنگەیەوەی تێرۆریزم جا سەر بە هەر ئایدۆلۆژیایەک بێ مەترسیەکەی هەر هەمان مەترسیە بۆ سەر ئاسایش و سەقامگیریش لە جیهاندا. بەڕاستی بۆ خۆم پێم وایە هەر وڵاتێک بەتەنیا دەتوانێت گۆڕانکاری لە یاساکانی خۆیدا بکات بەڵام ئێمە لێرە دەمانەوێت دۆسیەیەکی جیهانی و هەر لەبەر ئەمەش پێویستمان بە وەڵامدانەوەیەکی جیهانیانە هەیە. هۆکاری دووەمیشەوەیە نیوزلەندە خوازێ ڕۆڵی پێشەنگ ببینێت لەمەدا چونکە ئەوەی ڕۆژی 15 مانگی سێ ڕوویدا ڕووداوێکی بێ پێشینە بوو لە ڕووی بەکارهێنانی ئینتەرنێتەوە جا لێرەوە بەرپرسیارەتی دێتە ئاراوە تا هەوڵ بۆ گۆڕانکاری بدرێت. ئەم هەنگاوانە ئاسان نابن و کاری زۆری پێدەوێت بە تایبەتیش کاتێک بیر لە پاراستنی هاوسەنگی دەکرێتەوە لە نێوان گرتنەبەری ڕێبازە نوێیەکان و ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین. بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەنوێیەکانیش ئێمە و توێژ لەسەر میکانیزمەکان دەکەین بۆ سەر لە نوێ جێگیرکردنەوەی دیموکراسی خۆمان لە بەرامبەر بەرەنجامە خراپەکانی ئینتەرنێت و پەرەسەندەکانی دەستێوەردانی ئەلکترۆنی بێگومان ئەمەش دەبێت لەگەڵ ڕەچاوکردنی ئازادی ڕادەربڕیندا ڕێگە نەدرێت ئازادی ڕاگەاندن پێشەر بکرێت هەروەها چارەسەری یاریکردن و دەستێوەردانی زانیاریەکانیش بکرێت. ئەندرۆ یەکەم پرسیارم لێرەدا بۆ تۆیە بەڕای تۆ دۆسەی تێرۆریزم ڕەواییەدا بە هەر شێوەیەک لە شێوەکانی پێشێلکاری بێ بەرامبەر بە ڕۆژنامەوانان؟ ئەمەش شتێکی مەترسیدارە کاتێ حکوومەتەکان هەستی خۆسانسۆکردن دەبزوێنن بەڵام ئەوەی لە نیوزلاندا ڕوویدا شتێکی تا بڵی ترسناک بووە و هەموو ڕەهەندەکانیشی تێپەڕان بە ڕەهەندی ئازادی ڕادەبڕینەوە هەر چۆنێک بێت کاتێک حکوومەتێک دەڵێت موسڵمانەکان ترسناکن و ناکرێت لەم وڵاتەدا جیان بکرێتەوە ئەمە ئاماژەدانێکە بە خەڵکانێکی تر و پەیوەندیشی هەیە پێکەوە خەڵکیش هەن ئەو ئاماژەکردە بە ڕژدی وەردەگرن و دەیگۆڕن بۆ کردایی توندوتیژی و توونڕەوانە پێویستە و توێژی چڵوپڕ لەسەر سنووردانان بکرێت
بۆ ئەم دیاردەیە و ڕاستیەکەش ئەوەیە هەندێک لە حکوومەتەکان ئەم دیاردەیە خراپ بەکارهێنن هەر بۆیە پێویستیت بە دیموکراسیەکی زیاتر و بەرپرسیارەتی زیاتر و وتوێژی زیاتر هەیە پێویست ناکات حکوومەتەکان بە پەلپەل شتەکان دابخەن بەڵکو پێویستە وتوێژی بابەتیانەی ڕاستەقینەی لەسەر بکرێت بەشێکی ئەم کێشەیە بەکارهێنانی خراپی تەکنۆلۆژیایە و گەریش کەوت چۆن خراپ بەکارهێنرا بەڕێز چاندار لەوە تا 11 سەپتەمبەرەوە هێرشە تێورەکارەکانی کە کرانە سەر ئەمریکا زۆرێک لە وڵاتان یاسای تایبەتیان داڕشتووە و داناوە کە پێی دەڵێن یاساکانی دژە تێرۆریزم لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی ئێمە بزانم بەڕای تۆ چەندێک سوود لەم یاسایانە وەرگیراوە بۆ بەرەنگاربوونەوەی نەیاری سیاسی ئەو سیستمانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن. Well, I think we have the best example in this respect. پێم وایە ئێستا باشترین نمونەمان لەبەردەستایە لە پەیوەندی بە وەڵامدانەوەی پرسیارەکەتەوە ئەویش ئەو خانمە سەرنجڕاکێشەی کە بینیمان و قسەی دەکرد واتە خانمی سەرۆک وەزیری نیوزیلاند ئەو هێرشە تێرۆریستی لە وڵاتەکەیدا ڕوویدا شتێکی بێپێشینە بوو کە لە یەکێک لە هەرە ژینگە ئاشتیەکانی ئەم جیهانەدا ڕوویدا بەڵێم شێوازی قسەکردن و وەڵامی سەرۆک وەزیر بەرامبەر بەو هێرشە سەلماندنێکە کە بەکارهێنانی ئەو یاسایانەی دژە تیرۆر لە وڵاتانی ناوچەکەی ئێمەدا شتێکە ڕاست نییە سەرۆکوەزیری نیوزیلاند سەلماندی کە ئەو ڕێگەی ئەو پیادەی کرد بۆ کۆنتڕۆلکردنی قەیرانەکە شێوازێکە و پێویستە هەموو لایەک بەو شێوەیە بیکەن کە سەرۆکوەزیری نیوزیلاند کردی ئەوە تا ئێستا دەبینین نیوزیلاند زیاتر یەگرتووە زیاتر سەروەرە هەروەهاش بۆتە مۆدێل و نمونەیەکی باش سەبارەت بە چۆنێتی بەرەنگاربوونەوە و لە ناوبردننی تێرۆریزم سپاس بۆ ئەو شێوازەی ئەو خانمە وەڵامی ئەو هێرشە تێرۆریستی پێدایەوە. Way of conduct in response to this terroristic act. ڕژەمەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانن ئەو جۆرە سیاسەتەی نیوزیلاندا بگرنە بەر. Until now the policies they followed invited more terroristic acts. نا و ئەو جۆرە سیاسەتەی تا ئێستا گرتویانەتە بەر بۆ تەمایی کاری زیاتری تێروستی جا ئەگەر ڕێبەرانی ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیانەوێت هەمان شێوازی ڕێگەکەی سەرۆکوەزیری نیوزیلاند بگرنە بەر ئەوە بە ئاشکرایی لە پێشەموو شتێکدا زۆر باشتر دەبێت بۆ بەرژەوەندی خۆیان بەمانەیەکی تر دەمەوێت بڵێم ئەگەر هەتا ئێستا ئەو شێوازەی نیوزیلاند بەکار بهێنرایە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم ئەوە ئێستا ڕەوشێکی ترمان دەبوو بەڵام ئەو هەنگاوانەی ڕێبەرانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرتویانەتە بەر ئەنجامەکەی چی بووە وەک دەبینین کاری زیاتری تۆریستیانە بووە ئەمەشیانی هەڵەیەک هەیە لەو شێوازی بەرەنگاربوونەوەی ئەو هەڕەشە و مەترسیەدا ئەگەر دەرفەتم پێ بدەیت دەمێ شتێکی تریش بڵێم کەمکردنەوە و کۆت و بەندکردنی ئازادیەکان هەرگیز چارەسەر نییە بۆ ڕاگررتنی تیرۆریزم بەڵکو بە پێچەوانەوە کاری تێروستی زیاد دەکات. It increases just opposite. بەڵێ حەزەکەم بڕێک باس لە دۆسەی ویکیلیکسیش بکەین بە تایبەتی لە ئێستادا کە بۆتە ینی یەکێ لە مەسەلە سەرەکیەکان یەکێک لەو دۆسیانەی ئێستا لە سەرانسەری جیهاندا قسە و باسی لەسەر دەکرێت دۆسەکەی دامەزرێنەری ماڵپەڕی ویکیلیکسە یەک ڕۆژ پێش ساڵڕۆژی ئازادی ڕاگەیاندن و ڕادەربڕین پشتیوانانی جۆلیان ئاسانج لە بەردەم دادگادا لە لەندەن گربوو بوونەوە وەک دەربڕینی پشتیوانی بۆی. لە ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەیاندندا ڕۆژی 3 مانگی 5 گرنگە ئازادی ڕادەربڕین لەم دۆسەیەدا بەهێند وەربگرین و هەروەها چمانایەکی دەبێت بۆ ڕۆژنامەوانی و نێوەندی میدیاکان جا لە هەرجەیەکدا بن. ئەمریکا داوا دەکات دامەزرێنەری ماڵپەڕی ویکیلیکسی ڕادەست بکرێتەوە بەڵام ئاسانج داوای لە دادگا کردووە تا ئەو داوایە ڕەت بکاتەوە ئەگەر بێت و ئەو داوایی ئەمریکا سەر بگرێ ئەوە ئاسانج ڕوبەڕووی تاوانی پیلانگێڕان دەبێتەوە. سوورە لەسەر ئەوەی بەڕنگاری ئەوەها بڕیارێک ببێتەوە بۆ گێڕانەوەی بۆ ئەمریکا بە تایبەتی چونکە پرسیار و گومانێکی زۆر دێنێتە ئاراوە لەسەر ئازادی ڕاگەیاندن و بواری دەسەڵاتی دادوەری لە ئەمریکادا کاتێک داوای بەدەستەوەدانی بڵاوکەرەوەیەک دەکات بەهۆی ئەوەی هەواڵی ڕاست و دروستی بڵاو کردوتەوە لەسەر ئەمریکا لە دەروی ئەمریکادا. ئەمە شتێکی بێپێشینە دەخاتە بەردەم وڵاتانی تر وەک پاکستان و ئێران هەنگاوی وەها بگرنە بەر هەر بۆیە بەڕنگاری ئەو داوایە دەبێتەوە. کاربەدەستانی بەریتانیاش دەڵێن دادگا بڕیار دەدا لەسەر ئەم دۆسەیەی جۆلیان ئاسانج نەک حکوومەتی وڵاتەکە پێش ناچێت ئەم دۆسەیە وا بە زوویی کۆتایی بێت. جاتەوای پرۆسەکە لەوانە نییە بە خێرایی بڕوات بڕێوە تا چەند مانگێکی تر واتە تا کاتی دانیشتنی دادگا و لەسەر ناردنەوەی بۆ ئەمریکا
ئەمەش لەوانەیە ساڵێک و دوانی بوێت بەر لەوەی بزانین ئایا سەرکەوتوو دەبێت لەو داواییدا یان نا تا نەگەڕێنرێتەوە بۆ ئەمریکا. ئەندرۆ بەڕای تۆ ئەم دۆسەیە جولیان ئاسانج دۆسەیەکی سیاسیە یاخۆ دۆسەیەکە وەکو پارێزەرەکەی دەڵێ پەیوەندی بە ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕینەوە هەیە. لێرەدا دزەکردنی زانیاریەکان کە بەڕاستی شتێکی ڕەوایە بەڵام دەشێت وەک تاوانیش لێک بدرێتەوە لە بیرمان نەچێت وەرگرتنی زانیاری دزە پێکرا و کاری ڕۆژنامەوانیە بەڵام پێویستە ئەمە جیا بکرێتەوە لە دزینی زانیاریەکان. جولیان گوناهبار کراوە بەوەی هەوڵ و یارمەتی دزینی پاسۆردی داوە بێگومان ئەمەش دۆسێکی جیاوازە ئەمە بێلەوەی بە هەڕەشەکردنیش گوناهبار کراوە لە حکوومەتی ئیکوادۆر لە کاتێکدا حکوومەتی ئەو وڵاتە داڵدەی دابوو ئەمە شتێک نییە ڕۆژنامەوان بیکات. جولیان گوناهبار کراوە بەکارکردن لەگەڵ دەستگای مخابراتی رووسیادا بۆ بنکۆڵکردنی هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەمە شتێک نییە کەسێکی ڕۆژنامەوان بیکات. بەڕاستی بەدەستهێنانی زانیاری شتێکی باشە بەڵام دزینی زانیاری ئەمەیان شتێکی ترە. بەڕای تۆ حکوومەتی بەریتانیا لێرەدا خاوەنی بڕیارە بێ یاخود دادگای بەریتانیا. پێم وایە تێکەڵەیەک دەبێت لە هەردوو لایەن دەشێت حکوومەت بڕیاری خۆی بدات بەڵام یەکلاکردنەوەی کەوتۆتە سەر بڕیاری دادگا. بەریتانیا سیستەمێکی متمانە پێکراوی هەیە بۆ ڕادەستکردنەوەی خەڵکو و هەندێک جاریش بووە کە خەڵک ڕادەست کراونەتەوە بەڵام لە هەمان کاتیشدا داوای دڵنیایی کراوە لە ئەمریکا بە تایبەتیش لەسەر دۆسەی سزای مردن. جولیان ئاسانج دادگایەکی ڕەوا دەکرێت با ئەوەش بڵێن ئەو شێوەی جولیان زانیاری لەسەر ئەو کەسانە بڵاو کردەوە کە کار لەسەر دۆسیەکانی مافەکانی مرۆڤ دەکەن و بە تایبەتیش ئەمریکایەکان. کاتێک پرسیاری لەو بارەیە لێکرا جولیان وتی شایستەی ئەو چارەنووسن کە چاوەڕوانیان دەکات. بە دڵنیایی و ئێستا چارەنووسێکی زۆر باشتر چاوەڕوانی جولیان ناکات جیاواز لەوەی بۆ خەڵکی تری دەخواست. بەڕەچاندار ئەوەی جولیان ئاسانج کردوێتی لە بڵاوکردنەوەی ئەو زانیاریانەدا بەڕای تۆ کارێکی ڕۆژنامەوانیە ئەمە بەستی تر هەبووە لە پشتیەوە. I have nothing to add what Andrew said before that من بەڕاستی هیچ شتێکی ترم نییە زیاتر لەوەی پێشتر ئەندرۆ باسی کرد کە بڵاوکردنەوەی ئەو زانیاریانە و دەستە بژێرەکانی زانیاریەکانیش کاری ڕۆژنەمەوانیە و بە هەموو شێوەیەکی ژڕەوایی یاسایی خۆی هەیە بەڵام دزینی زانیاریەکان یان ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان دەست هەبێت لە کاری سیخۆڕیکردندا لە بەرژەوەندی هەندێک لە حکومەتە دیاریکراوەکان یان هەڕەشە لە هەندێک حکومەت بکەیت لەسەر بنچینی ئەو جۆرە پەیوەندی هەتا لەگەڵیدا ئەوایانی هیچ پەیوەندیەکی بە ڕۆژنامەوانیەوە نییە. جا ئەم پرۆسەی دادگاییە وەڵامی دروست و گونجاو بۆ هەموو ئەو پرسیارانەی ڕوبەرووی دەبنەوە بۆ ئاشکرا دەکات. ئەم هەموو داوایی کە ئێستا ئەمریکا دەیکاتەوە تا جولیان ئاسانجی ڕادەست بکرێتەوە و لێرە دادگایی بکرێ و ڕکو پێشتریش ئاماژەم پێکرد کە لەوانەیە ڕوبەڕووی تاوانی پیلانگیڕان ببێتەوە. ئەم جۆرە داوانەی ئەمریکا کە دەیکا ئێستا چەندێک کاریگەری دەبێت بەسەر متمانە بە میدیای ئەمریکایی کە بە میدیایکی ئازاد ناسراوە. Not much I think but I think this court ruling پێم وانییە کاریگەریەکی ئەو توی هەبێت هەروەها لەو بڕواایشدام دادگا لە بەریتانیا بڕیار لەسەر ئەو دۆسیە دەدات و یەکلای دەکاتەوە چونکە بەڕاستی پرۆسی دادگاییکردنەکە لە لەندەن بە پێی یاساکانە بە پێی ڕێوشوێنی یاساییە وەک دەزانین لە بەریتانیا دەستورێکی نووسراو نییە بەڵکو ژمارەیەک یاسا هەن دەبنە بنچینە بۆ بڕیارە یاسایەکان وەک دەزانین بەریتانیا یەکێکە لە وڵاتانی جیهان کەوا بەستەیەکی تەواوی هەیە بە یاساوە جا هەر بۆیە دەڵێم پێویستە متمانە و بڕوامان هەبێت بە بڕیاری دادگای بەریتانیا لەسەر ئەو دۆسیە ruling of the London court. بەڕەچاندار زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن هەروەها سپاس بۆ تۆش ئەندرۆ تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان دێڵی.